ئەمڕۆ بابەتەکەمان زۆر گرنگە ئازیزان باز لە کاریگەری خۆراکەکەین لەسەر جەستە بزانین ئەو خۆراکانەی کە ئێمە ڕۆژانە ئەیخۆین بە تایبەتی نان و سەمون نانی جۆ نانی سەمونی جۆ بزانین کاریگەری چییە لەسەر جەستەمان کاتێک کە ئەم خواردنانە ئەچێتە ناو جەستەمانەوە چی بەسەرە هەر ئەو ترێ خراپە و بە پێچەوانەکەشی ئەو خواردنانی کە تەندروستن ئەوانش چیان بەسەرایە لە جەستەمانە لەگەڵ دکتۆر کارزان عومەر قادر کە بەڕێزیان پسپۆڕی بایۆلۆژین بەخێر بێ دکتۆر بەیانی باش زۆر باش دەستان خۆش بێ بۆ ئەم دەرفەتە کە باسی کێشەیەکی زۆر گەورەکەین لە ناو مجتەمەع لە ناو گەلە کە خواردن ئەبێتە هۆی نەخۆشیەکانی لەشمان. تۆش خۆش بێ زۆر سپاس کە هاتی بۆ لامان. دکتۆر باز لەو پێم زای ئەو خواردنانی کە ئەیخۆین ئێمە ڕۆژانە نانەخۆین سەمون نەخۆین میوەکان نەخۆین برنجە خۆین چی لێ لە جەستەمانە؟ دەست خۆش بێ سپاس بۆ تەلەڤیزیۆنی بەڕێستان زۆر سپاس بۆ کورساتە ئازیزەکەمان بۆ ئەم دەرفەتە و حەز دەکەم لێرەوە سوپاسی ئەو خەڵکە بکەم کە لەسەر جادە و بە جادەیە ڕۆم پرسیارم لێکەن بۆ تەندروستیان ئەمە دەلالەتی ئەوە کە خەڵک تامەزرۆی تەندروستیە و تامەزرۆی شتە ڕاستەکانە من زۆر سوپاسیانەکەم و دڵخۆشیان کردم کە پرسیارم لێکەن لێرەوە باسی خۆراک بکەین. دکتۆرە گیان ئێمە وەختی خۆی کە لە دایک بووین کەسمان نەزەختمان بووە کەسمان نەشەکرەمان بووە کەسمان غودەمان بووە نەبەردی گورچینەمان هەبووە نەبەردی زراومان هەبووە لە ئەنجامی غەڵەت بەکارهێنانی خواردنە یان لە ئەنجامی بەکارهێنانی خواردنی ناتەندروست هەردوو حاڵەتەکەمان هەیە لە ئەنجامە زەختمان بۆ دروزە بێ شەکرەمان بۆ دروزە بێ غودەمان بۆ دروزە بێ بەردی گورچیرۆ بەردی زرا و هەموو نەخۆشەکانی ترمان بۆ دروزە بێ. لە ڕاستیە ئێمە کە نان ئەخۆین دوای 1 سەعات تێپەڕبوون لەسەر ئەو خواردنەی کە ئەیخۆین هەموو کاربۆهیدراتەکان واتە هەموو شیرینیەکان هەموو گلوکۆزەکان لە نان و برنج و چای شیرین و شتە شیرینەکان کە پێوترێت سەرەتاترینیان گلوکۆزە هەمووی ئەمانە ئەگۆڕێنەوە بۆ گلوکۆز دوای 1 سەعات هەمووی بە شێوەی شەکرە چێتە ناو خوێنەوە کە چووە ناو خوێنەوە دەماغ هەست بە شیرینی خوێن ئەکا ئیعازە بە پەنکریاز ئەڵێ پەنکریازیان ئەنسۆلین بڕێژە ئەنسۆلین هەموو گەردێکی گلوکۆز لەگەڵ ئەنسۆلینێکە هۆرمۆنی ئەنسۆلین یەگەگرن و ئەچنە ناو خانەکانەوە طبعاً شەکر کە گلوکۆزە ناتوانێت خۆی بەتەنیا بچێتە ناو خانەکانەوە ئیلا بە مرافق لەبەرەوەی با بڵێن خانە شوێنێکی زۆر پارێزراوە وەکو ڕئاسی جمهوری ئەبێ ئیلایەکی شتی لەگەڵا بڕاتە ژوورۆ تای کاتە ژوورەوە یان بە شێویش کە با بڵێن خانەکان قفڵن و ئەنسۆلینەکانیش کلیلن هەتا کلیل دەرگاکە نەکاتەوە شەکر ناچێتە ناو خانەکانەوە باشە ئەلێرا مشکیلەکە دروزە بێ ئێمە بەیانی نانەخۆین نانێکی زۆر و کاربۆهیدرات دەخۆین بە نانەوە بەیانی هێلکەوڕۆ نەخۆین بە نانێکی زۆرەوە نیوەڕۆ برنجێکی زۆرە خۆین لە بازاڕین ئێوارژەچینەوە لە ماڵەوە برنجوش لەمان هەیە ئێ بەیانی ئەنسۆلین بڕژێ و نیوەڕۆ ئەنسۆلین بڕژێ و ئێوارە ئەنسۆلین بڕژێ ئەمە ڕۆژیەک سبەینی هەوا دووبارە بۆتەوە دووسبەی هەوا دووبارەوەتەوە ئەم هەفتەیە و هەفتەیەکی کە ئەم هەفتەیەنە ئەم مانگەنا مانگێکی تر ئەمە هەردوو بارە بێتەوە اینجا لە ڕاستیە ئەم هەموو خواردنە کاربۆهیدرێتە کارێکمان بۆ دروزەکە دوای ئەوە کاتێک کە زۆر 10 ساڵ تقریباً 10 ساڵ ینی پێشەوەی تووشی نەخۆشیەکان بین ئەم حاڵەتە دروزە بێ 10 ساڵ هەموو سێژەمێک ئەنسۆلین ئەڕژێ و ئەیباتە ناو خانەکانەوە کلی لە کاتێ قفڵەکە کاتەوە بەڵام لێرە موسیبەتێک دروزە بێ بەیانی و نیۆڕۆ ئێوارە قفڵەکە بکەیتەوە دوای ئەوە قفڵەکە تێگەچێ کە قفڵەکە تێک چوو ئەم حاڵەتە پێڵێن مقاومە ئەنسۆلین واتە بەرگری لەش بەرگری دروزەکە بۆ ئەنسۆلین ئەلێرەوە سەرەتای هەموو نەخۆشیەکانی ئێستا زۆربەی نەخۆشە درێژخانەکان کە ئێستا مجتەمەعی پێوە مبتەلا بوون لە مقاومەی ئەنسۆلینەوە دەست پێکا. باشە دکتۆر جیاوازی هەیە لە نێوان جۆری کاربۆهیدرێتەکان بۆ نمونە برنج جیاوازی هەیە لە نانی جۆ جیاوازی هەیە لە نانی گەنم بەم شێوەیە قوربان
ئەوە یعنی بە تەکید جیاوازی هەیە تۆزیش کە باسی ئەوانەکەین کە چۆن بخۆین چی بخۆین باشە کە مقاومی ئەنسۆلین دروزە بێ چی ئەبێ لە حاڵەتێکا لێرەوە دەماغ شەکر زۆرە لە ناو خوێنە دەماغی عاز بە پەنکریازڵە ئەنسۆلینم بۆ بڕژە لەبەرەوەی شەکرەکە بەرزە لە ناو خوێنە 4 وحدا ڕێژێ 5 وحدا ڕێژێ تا 8 وحدە ئەنسۆلینە ڕژێ مستەوای شەکر لە ناو خوێنە کەم نابێتەوە کە کەم نەبووەوە هەموو ڕۆژە 8 وحدە پەنکریاز ماندووە بێ کە ماندوو بوو ئیتر بۆ خۆی ئینسۆلین تاج ناکە هەندێک صفاتمان هەیە دکتۆرە گیان پێش ئەوەی زەختمان لێ دەرکەوێ یان شەکرەمان دەرکەوێت لە مقاومەی ئەنسۆلینا هەندێک ئیندیکێتەر لە لەشمانە دەرەکەوێت باس لە بکەم ئەو نیشانانەی کە دەرەکەون کە ئیتر ئەنسۆلین ئیش ناکا لە لەشمانە چین ئەو نیشانانە دکتۆرە گیان پرسیارێکی زۆر جوانە دەست خۆش ئەمە لە ڕاستیە لە کەسێکەوە بۆ کەسێککە فەرقەکە بەڵام ئێستا بەعام باسی ئەو علاماتانەکەین کە مقاومەی ئەنسۆلینتیا لە لەشا دروست بوو یعنی تو ئاگادار بە بەرەو نەخۆشیەتی یان بەرەو زەختە چیە بەرەو شەکراڕێ یان نەخۆشیەکانی دڵ ئەوانە چییە؟ مەسەلەن بۆ نمونە لەبەرەوەی شەکر ناچێتە ناوخانەکانەوە ئەوەی کە ئێستا باسم کرد شەکر ناچێتە ناوخانەکانەوە بۆیە ئەو کەسە دایمە هەست بە هیلاکبوون و ماندووبوونێکی زۆرەکە شەکر زۆرە لە ناو خوێنە بۆی کە ڕوون بێتەوە کینوتێکی زۆری هەیە ئاوی زۆرە خواتەوە کە ئاوی زۆری خواردەوە عیب نەبێ میزکردنی زۆرە بێ شەوی وا هەیە 3 جار 4 جار هەڵەسێ ئەمانە سەرەتان هەندێک پەڵەی ئەسمەر بۆر بە کوردەواری خۆمان لە پژمل و شوێنە ناسکەکانە دەرەکەوە نەخێر بۆر دەرەکەوێت کە بۆر دەرکەوت یعنی تو ئاگادار بە لەشی تۆ دەستی کردۆ بە مقاومەی ئەنسۆلین ئاگاداری خۆت بە هەندێک گۆشتی زیایە لە پشتەملمان دێ لە پشتمان دێ لە قۆڵمان دێ لە ڕانمان دێ ئەویش نیشانەی ئەوەیە نیشانەکان زۆرن دکتۆرە مەسەلەن بۆ نمونە کچێکی بچکۆلەمان شووی کردووە و مناڵێکی بووە و شیری نییە نەبوونی شیر دەلالەتە لە مقاومەی ئەنسۆلین ئاگاداری خۆت بە تۆ بەرەو نەخۆشی ڕۆی یعنی وانەزانی هەر لە خۆشیرت نایە یان ئەو خوشکانەی کە تەکەویسی مەبایغیان بە دروست هێشتام شووی نەکردووە بەڵێ تەکەویسی مەبایغی بۆ دروست ئەوە نیشانەی ئەوەیە کە تۆ لەشە مقاومەی ئەنسۆلینی بۆ دروست بووە طبعاً يعني علامات و نیشانەی زۆر هەیە لە پیاوانە لە ژنانە کە ئاگاداری خۆت بە مقاومەی ئەنسۆلین لە لەشتا دروست بوو ئەبێ بچی چارەی بکەیت باشە دکتۆر پشکنین نییە کە ئێمە پشکنینی ڕۆتینی بیکەین بۆ هۆم هەیە بۆی کە بزانین تەندروست نین لەو حاڵەتیان کە تۆ باسی کرد قوربان کاتێک کە پرسیارێکی زۆر نایابە لە ڕاستیە بەبێ فەحسیش ئینسان ئەزانێت تەندروستی خۆی تەواو نییە چونکێکم سەریەشە بۆ خۆی نەخۆشی نییە بەڵام یعنی ڕەتفیعلی نەخۆشیە مەسەلەن کابرا قەبزە بێ سەریەشێ کابرا سەرمای ئەبێ سەریەشێ یعنی تەشەنوجی شانوملی کردووە سەریەشێ کابرا لۆدێکی زۆرێکێ سەرسەریەشێ کەواتە سەریەشە ئەبێ ئێمە نەگەڕێن بە دوای پاراستۆڵەکە سەرێشەکەمان نێڵێتەوە بە دوای ئەو سەبەبا بگەڕین کە سەرێشەکەی بۆ دروست کردوین لۆدت زۆر چۆتە سەر مەسەلەن سەرماو بووە تەندروستی تەواو نییە بۆی سەردێشەوە ئەگەر ئەمەیان چاکەێنگە بە هەمان شێوە مقاومەی ئەنسۆلین کە فەحس زۆرە ئەگەر فەحسی نسبەتی ئەنسۆلینێکە لە خوێنە هۆم ئایئارەکە یەکسەر بۆ دەرەخا مقاومەی ئەنسۆلین لەشی توا چەنە کەواتەکردنی پشکنینەکان مەبەستمەوە بۆ گرنگە زۆر ئەگەر تەندروستیش پێ گرنگە بچی پشکنینە بە تاکید مهمە و ئێستا ئەو خەڵکی کە یعنی متابعەکەن یەکسەر فەحسیان پێکەم فەحسی مەسەلەن HbA1c و لەگەڵ چەوریەکان چونکێکم دکتۆرە گیان ئەم شەکرە کە مقاومەی ئەنسۆلینی بۆ دروست بوو اینجا لەش ئەم هەموونان و جەناب فەرموو سەمون و شتەکەی خواو ناچێتە خانەکانەوە چیەکە ئەینێرێ بۆ جگەر و بۆ عەزەڵاتەکان لەوێ خەزنیەکە باش ئەگەر جگەر پڕبوو لە نان پڕبوو لە شەکر و عەزەڵاتەکان پڕبوو لە شەکر مصیبەتەکە ئەلێرا دەرگەوێ هەندێک لەم نانانە تەحویل دەبێ بۆ چەوری کە بوو بە چەوری جگەری زیاکە و چەوریەکانی
وردە وردە خەریکە ورگی بۆ دروزە بێ و ئەم لاولای پشتی ئاتەنیشتەکانی وردە وردە ئەستورە بن اینجا وردە وردە قەڵەوە بێت چون یەکەم ئەم چاوریە لە شەکرەوە دروست بووە هەمووی LDL و ترایگلیسراید و مەسەرەن کۆلسترۆل و ئەوانەیە جا لە عیلما شتێکی زۆر جوانیان دروست کردووە ئەڵێن ئەگەر بێت و مەترێک بێنی مەترێک بێنی بی پێوی کەمەرە بپێوە بۆ پیاوان ئەگەر لە 96 سانتیمتر زیاتر بوو یعنی ئەوە مقاومەتی ئینسولین دەست پێ کردووە و بۆ ئافرەتانیش بۆ خوشکان لە 80 زیاتر بوو بێبی پێوێ ئەو ڕۆژە ئەوەمە کرد لە ئەم کۆنفرانسە مەکرد لە ناو زانکۆ دکتۆرە دڵنیام لەگەڵا خێرازێنی خۆی کردوتی بەخوا دکتۆر من لە 80 زیاترم ڕێزم بۆی هەیە باشە دکتۆر ئێستا ئەم منانە جوانە ئەم سەمونە جوانە لێرادانراوە ڕەنگە ئێمە باسی ئەم بابەتاکەین خەڵکێک هەبێ یعنی ئەوەنە ڕاهاتۆ بە خواردنی وەکو تۆوتە سێژەمە ئەیخوا پێی سیر بێ یعنی شفتیان هەیە و حەزی لە ئەم سەمونە نازدارێت چی بخوا لە جاتی ئەوە جا تەکمیلەی قسەکان بکەم هەر کەسێ لە ماڵەوە مەترێ بگرێ بە قەیەوە ئەگەر پیاوان بوو لە دوای 18 ساڵ لە 96 زیاتر بوو ورگی بۆ دروزە بێ ئەو ورگە هەمووی نەخۆشیە لە ئەنجامی زۆر بەکارانی ئەو نانەیە کە تۆ باسیەکەی خۆزگە بە خۆزگایەتی خوا نەک شەشی بە هەزار بواە خۆزگە یەک نان بە هەزار بواە یعنی چونکە کە گران بوو خەڵک کەم بەکارێنێ کە بەکاری نێنا ئیتر کاکە زەخت نامێنێ کاکە شەکرە نامێنێ نەخۆشیەکان درێژخانەکان هەمووی تەرەتوو بەکار ینی ڕیزە بێ لە دوای مقاومە ئەنسۆلینەوە لەبەرەوە نان ئەگەر گەنم بێ بۆ نمونە ئەگەر گەنممان بەکارێنە بۆ نمونە کە گلوتینەکەیتی بەبێ کەپەکەکەی ئەگەر لە ساسەی کاربۆهیدرێت بێ دکتۆرە گیان نانی جۆ لە سا 75 ئەبێ بەکاربۆهیدرێت یعنی کەسانێک بەڵێ بە تەکید ئەگەر ئەو لە ساسە وەزانشتێکی باشەکە نەخێر تکاتان لێ ئەەکەم نانی جۆ و نانی گەنم زۆر بەکارمێنن لەبەرەوەی زۆربەی مشاکیل لە تەندروستەکان ئێمە لە زۆر بەکارهێنانی نانە ئێستا دەخواردنمانێ ناتەندروستە بەڵێ ئەیخۆین ئەوەیە سەبەبی نەخۆشەکان بەڵام هەندێکیان زۆر بەکارهێنانی هەندێکە لەسەر هەندێکی تر لەبەرەوە نانی گەنم ئەگەر کەپەکەکەی لێگیرا بێ بۆ نمونە ئەگەر لە ساسەی کاربۆهیدرێت بێ نانی جۆ بە تەکید لە سا 75 سەدان نەخۆشییان بۆ لای من ئەڵێن دکتۆر وەڵای ئێمە چەند ساڵە نانی گەنم جۆ بەکارێنی کەچی شەکەرەکەمان دانابەزێ تەبان دانابەزێ لەبەرەوە ئەمە لە سا 75 ئەبێتەوە بە شەکر جارێکیکە بەڵام نان تکاتان لێکەم خوشکان لە ماڵەوە گەنانتان کرد بە کەپەکەکەیەوە بیکەن لەبەرەوە کەپەکەکەی ئەلیافە و ئەلیافەکە نسبەتی شەکل لە دەوری خۆی کۆ ئەکاتەوە و نەهێڵێ ئیسفادەی لێ بکالش لەبەرەوە بە کەپەکەەوە زۆر مهمترە نانی جۆ لە سا 25 کەمترە لە نانی گەنم بەڵام ئاگادار بن کەمترین نسبەتی نان بەکاربێنن تکاتان لێکەم تکا نانی گەنم و نانی جۆ زۆر لە خواردنەکانتانەکەم بکەن و ئەگەر بەکارتان هێنا تەنها بەیانیان بەکاری بێنن مع الأسف من بە چای خۆم بینی و کەسانێک هەبوو هەن ئێستا برنج ئەخوا بەنانەوە باشە لەش چی لێ بەسەر بێ تۆ بەیانی دنیا یەک دوو نانت خواردۆ بێل کۆڕۆن نیۆڕۆ نانە خۆی بە برنجە و ئێوارەشتی سورۆکراوە خۆی و ناش جوڵی طبعاً ئەوە ئیسێمە سەر عیلاجەکانی مقاومەی ئەنسۆلین کە ئێمە چۆن خۆمان لەو حاڵەتە دەرکەین ورگێکی بۆ دروست بووە قەڵەوێ بووە چۆن ئێمەم حاڵەتە پێش ئەوەی شەکرە و زەخت و ئەوانەمان لێ دەرکەوێت چۆن چاری بکەین دوای باسیەکەین بە تەفسیل ڕاستە دکتۆر شتێکم بینی لەو ماوەی پێشوایە هەر ئاوا بە سیارە بووم ئەڕۆشتم یەکێک لە پێشمەوە بوو سێر ئەەکەم باوەڕەکەی قەڵەوەکەی زۆر بوو لاچێ BMI-یەکەی زۆر بوو بێ دوو ئەلاگەی پێ بوو هەردووکی پڕ سەمون یعنی وتم ئێتۆ حاڵەوادە چۆن ئاوا قەڵەو نابی یعنی لە هەفتەیەکە 100 نانەخوا بەداخەوە یعنی بەڕاستی وەکو پیکابێک گێتە پێش چاوم پیکابەکەی تەحملی توانای تەنێکی هەیە تۆ بچی هەموو ڕۆژە 2 تەنی لێ بنەی 2 تەن و نیوی لێ بنەی کاکە ئەو سیارێ هاواری مەکینەکەی لێ هەڵەسێ مەسەلەن
جێڕەکەی بێکەڵک نایە دوای مەکینەکەی هەڵەسێ ئینسانیش هەروایە تۆ فەوقی تااقەتی خۆت شتێکی لێبارەکەی ئەم هەموونان و ئەم هەموو کار بۆی داتی لێبارەکەی دوایی وردە وردە قەڵەوە بێ تەسەورەکەی دکتۆر ئەگەر کەسێ زەختیە بێ نان نەخواز زەختەکەی کەمە بێتەوە دوای نامێنێت بۆ چۆن کە نانن نەخوارد مەزدەری تاقە نانە ئەو کاتە لە چەوریکات توێنێتەوە یەکەم چەوریکاتێتەوە شیریانەکانی ناو بۆریەکان دەتوێتەوە کە چەوری ناو بۆریەکە توایەوە سەختە نامێنێت. باشە دکتۆر وردە وردە کاتەکەمان خەریکە کۆتاییە با باز لە خۆپارێزی و چارەسەرەکان بکەین زین چی بکەین کە یەکێ بەرەو ئەو مقاومەی ئەنسۆلینی کە باسی خۆش بێ ئازیزەکانم تکاتان لێ یەکەم پێش نان جارێ ئەگەر بەیانی نانە خوارد کەمترین نان بەکاربێنە ئیساڵ ئەی دکتۆر چی بکەم کاکە تۆ توانی هێلکەیە بخۆی دوانی بە کوڵاوی دوان بخۆی سیان بخۆی چوار بخۆی یعنی ئەو کەسەی کە شەکرەشێتی بە چوار هێلکە تۆزی زەیتی زەیتونی بکا بە سەراو لەولاوە چوار قاش تەماتە و سێ تا 5 گوێز ئەتوانێت بخواست تا سێ بەام ئەتوانێت بخواست زەیتی زەیتون بکە زەیتی زەیتونەکە بکا بەسەر هێلکەکە لەگەڵ تۆزە بیبەری تونە یەکسەر بە خۆی تێری ئەکا نیوە ڕوان ئەگەر خواردە پێش ئەوەی نان بخۆیت کام وایە لەو خەڵکە کللتوری خۆراکتان بگۆڕن یعنی چوار سێ گەڵا کاهوو بخۆ تۆزێ چەوەنەر بخۆ تۆزێک تورێکی زۆر بخۆ ئەمانە کە خواردە بەشێک لە مەعیدە داگیر ناکە کە داگیری کرد کەیتە سەر برنجەکە دوو کەوچک برنجە خۆی 5 کەوچک شلەیەکی بەسەرەتا تێرە خۆی هەتا کوڕینە هەتا ئازیزانم هەتا سیستمی خۆراکمان نەگۆڕین بە سیستمێکی تەرەن دروستی ژیان بەرەو ئەوواڕۆ چونکێکم دکتۆرە گیان ئێستا من و تۆ بێکۆ قساکەین لە هەموو نۆ کەسێک لەسەر ڕووی زەویەکێکی شەکرێتی وە لە سا 75 سەر زەوی ئێستا مقاومەی ئەنسۆلینەیە یعنی ئەم مقاومەی سەرکێشیەکە بەرەو کوێ یا بێ بەرەو زەخت بڕوە یانە بێ بەرەو شەکرە بڕوە ئەمانەش سەرکێشن بۆ نەخۆشیەکانی دڵە بەرەوەی خوێن ئەو خوێنەی کە بە لە شماناڕوا شەکراوە دڵیش ماندووەکە بۆریەکان تەسک بۆ تۆ زەختە خاتە سەر ماتۆڕەکەی دڵ ئەویشی ماندووەکە ئەو کەسانەی کە دڵیان ناساغا لە ئەساسە بەهۆی زەخت و چەوری و شەکرەوە نەخۆشی دڵیان توش بۆ ژنا خۆ دڵ عیبی نییە لەبەرەوە ئێمە بێ کەم جات کللتوری خواردنەکانمان بگۆڕین تکاکەم هەر کەسێک ئەوێ تەندروست بێ بە بەشێک لە ژیانی بۆ ڕاضەدانێ ڕاضەم ناوێت بچیتە جێمێک بچی یاری ئاسنم بۆ بکەیت تەبانەوە شتێکی زۆر چاکەگەر توانیەوە بکەیت بەڵام ڕۆژانە سەعاتێک ئەگەر ڕۆژی نیو سەعات بە پێ بڕۆی خێرا من زۆر مەمنونتانە بم زۆر ئەچم بۆ پارکەکان من ئەڕۆم و ڕاضاکەم خەڵکی کەمە بینم لە ڕاستیە کە ڕاضاکە خۆزگە بە خۆزگایەتی خوا ئەوەی کە ئەوێ بە تەندروستی بمێنێتەوە بابێ ڕاضە بکات چونکێکم ئەوەی کە وەرێگرتووە لە نان و لە گۆشت و لە چەوری هەر هەمووی سەرفەکەی لە تاقا و هەموویەکەی بەهێز و سەرفی لە جیاتی ئەو کاتێک کە تەرخانەکەن کە ئێستا زۆر مۆدێلێتی بۆ نانی بەیانی و ئەچنە ڕێستۆرانتەکان دوو کاتژمێرونی و ئەمێننەوە نانێکی بەیانی ناتەندروستە خۆم بچن بە پێ بڕۆن زۆر باشترە.